ئەمە خۆپیشاندانی سیغەکانی ئەمریکایە لە واشنگتن دەیانەوێت لێرەوە فشار لەسەر حکومەتی هیندستان دروست بکەن تاوەکو ناوچەکانی پەنجاب لە بەرژەوەندی سیغەکان بڕیاری لەسەر بکرێت. نەتەوەیەکم پرسیاریەوە دەکەن ئازادیان پێ بدرێت داوای وڵاتی خۆیان دەکەن لەبەرەوە خۆپیشاندان دەکەن ئەم خەڵکە بەشێکن لە کۆمیونیتی سیخەکان. زیاتر لە 20 ساڵە حکوومەتی هیندستان خەڵکی ئێمەی لە زیندانەکاندا توند کردووە هەندێکیان هەر لە زیندان گیانیان لە دەستداوە و بە ئێستاشەوە خەڵکمان لە زینداندایە لەوێ هیچ دادوەریەک نییە. ویلایەتی پەنجاب وەک زۆر ناوچەی تری دنیا دابەش بۆ لە نێوان هیندستان و پاکستان مەملەکەتی سیغەکانی هیندستانە و شوێنی دامەزراندنی ئاینەکەیانە ئەوان لەکوێ بۆیان بلوێ دەنگ هەڵدەبڕن و داوای جابوونەوە دەکەن. دەکرێ وا بڵێین لەبەر ئەوەی دەنگەکانیان کپ کراوە پێویستە لە بری ئەوان بینە دەنگ و ئەوەی پێمان بکرێت یارمەتیان پێشکەش بکەین. شەقامی سەرەکی هاتنەناوەی واشنگتن دیسی بەهۆی زۆری خۆپیشاندەرانەوە لە ڕۆژانی ڕابردوو شلۆقتر بوو. خۆپیشاندانەکەش لەسەر وەختی گەرموگوڕی ساغبوونەوەی کاندیدەکانی سەرۆکۆماری ئەم وڵاتەیە ئەندامی پەرلەمانی کەنەدا جاک میت سیغ لە نێو خۆپیشاندەراندا پێی وایە سیغەکانی ئەمریکا دەیانەوێ بە سیاسەکانی ئەم وڵاتە بڵێن ئێمەش دەنگمان هەیە. پێم وایە ئەوە گرنگە لە کاتی هەڵبژاردندا خەڵک نیگەرانیەکانی خۆیان دەرببڕن گوێیان لێ دەگیرێت چووکە داوای دەنگی تۆ دەکەن جا بۆیە گرنگە هەر نیگەرانیەکە هەبێ بیان خەیتە ڕوو ئەوەش کە پەیوەندی بە مافەکانی مرۆڤەوە هەیە شتێکە هەموو کەسێک هەڵوێستی لەسەر وەردەگرێ هەر جۆرە پێشێلکاریەکی شەبێ لە مافەکانی مرۆڤدا هەموو کەسێک لە جیهاندا پێی دەزانێت و ئەوە شتێکی نەگونجاوە. لە نێو ئەو دابەشکاریانەی لە ڕابردوو کەوتۆتە وێزەی خاک و نیشتیمانی هەر نەتەو ئاینزایەکی جیاواز نەتەو ئاینزا هەند مۆتەکەی دابەشبوونی میلەتەکەیان لە کۆڵیان نەبۆتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.